حوتی ئۆکتۆبەر بە ژمارە و داتا سەیرەکان. جەنگی 2 ساڵ و نیوی نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماس هێندە ژمارەی سەیر و شۆکهێنەری تێدایە ئەستەمە بتوانین بە ڕاگوزەری تەماشای بکەیت. لە ساتی دەستپێکی جەنگی حوتی ئۆکتۆبەر تا ئەم ساتە سوپای ئیسرائیل زیاتر لە 64 ملیارد دۆلاری خەرج کردووە لە خەرجی سوپا و تێچووی ئەو فڕۆکە زەبەلاحانەی کە 12 کاتژمێر بە ئاسمانی شارەکەوە بردومان دەکەن و هەر تۆپ و ساڕوخێک کە دەیهاوێژن بە هاکەی ملیۆنان دۆلارە. مانەوەی یەک کاتژمێر سوپای ئیسرائیل لە غەزەدا 2 ملیۆن دۆلار لەسەر حکوومەتەکەی نەتانیاهۆ دەکەوێت، ئەوە بەدەر لە خەرجی ئاسمانی و چاودێری و هەواڵگری کە پشکی شێر دەبات. لە بەرامبەردا ژمارەی کوژراو و بریندار و ڕوخانی شارەکەش مەزندە دەکرێت بە 10 ملیارد دۆلار بەتایبەت کە لە شارەکەدا زیاتر لە 11,000 تاوەری بازرگانی و زیاتر لە 122,000 شوێنی کار و 2,000 قوتابخانە و نەخۆشخانە و فەرمانگەی حکومی تەخت و تاراجی زەوی بوون. استراتیجیەتی غەزا بەلای ئیسرائیلیەکانەوە وای کردووە کە گوێ نەدەن بەو هەموو تێچوە زەبەلاحە و خەیاڵیە، هەر بۆیە سوپاکە ڕۆژ لە دوای ڕۆژ خەرجیەکەی زیاتر و زیاتر دەکات و دەیەوێت بە هەر نرخێک بووە گرنگترین پارچەی جوگرافیایی بندەستی خۆی بسێنێتەوە و خەونی 6 ساڵەی بەدیبهێنێت کە لکاندنی زەویە گرنگەکەیە بە نەخشە لاکێشەیەکەی ئیسرائیل. نەتانیاهۆ سەرۆکی ئیسرائیل لە بەردەم دوو بژاردەی قورس و ئەستەمدایە، یان کشانەوە لە جەنگەکە کە ئەمە خەیاڵیە و یان چوونە پێشەوە و دەست بە سەراگرتنی تەواوەتی خاکی غەزە کە ئەمەش دیسان تێچوێکی خەیاڵی ترا کە بەپێی پێشبینی شارەزایانی سەربازی هەنگاوی دووەم لانیکەم 10 ملیارد دۆلاری تر تەکلیف دەکات، چونکە جێگرکردنی سوپای ئیسرائیل لەسەر خاکێکی نوێ و پاکردنەوەی خاکە نوێیەکە لە هەزاران تونێل و جێگای نهێنی ملیاران دۆلار تەکلیف دەکات. تیمەکەی نەتانیاهۆ و ئیسرائیل گاتس ئەوەی گوێی پێدەدەن جێبەجێبوونی تەواوەتی ئەو پلانەیە کە لە سەرەتاکانی هێرشی حوتی ئۆکتۆبەر دایانناوە، نەک ئەو تێچوانەی شارەزایانی ئابووری بیری لێ دەکەنەوە، هەر بۆیە زوو وەزیری دارایی ڕوبەڕووی تووڕەیی نەتانیاهۆ دەبێتەوە. جەنگەکە هێشتا نەکۆتایی هاتووە، بەڵکو بەپێی پێوەرە سەربازیەکان لە سەرەتاکانیدایە. باوپەیەی لێکەوتەکانی جەنگەکە هەرتەنها بەو ناوچە بچووکانەوە ناوەستێت کە ناوی غەزەیە، بەڵکو جەنگەکە ئێستا گواستراوەتەوە بۆ وڵاتانی لوبنان و سووریا و عێراق و تەنانەت ئێرانیش. هەر بۆیە تێچوەکان لە 300 زیاتری دەکەن و خەونەکەش دەهێندە بۆ ئیسرائیلی زیاتر و زیاتر دەبێت.